ئێمە وەکو بەرەی بایکۆتی کاڵای تورکی لە گەرمیان داوا لە سەرجەم هاوڵاتیان دەکەین بایکۆتی کاڵای تورکی بکەن و هەروەها داوا لە بازرگانان دەکەین هەموو جۆرە کاڵایەکی تورکی هاوردە نەکەن. ئێمە لێرەوە ڕای دەگەێنین چالاکیەکانمان بە شێوەیەکی مەدانی دەست پێ دەکەین ماڵ بە ماڵ دەگەڕین بۆ ئاگادارکردنەوە و هۆشارکردنەوەی هاوڵاتیان لە پێناو بایکۆتکردنی کاڵای تورکی لە باشووری کوردستان لە دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و بۆ پشتیوانیکردن لە ڕۆژاوی کوردستان لە پاڵ خۆپیشاندان و ڕاسان و خۆرۆشانی چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە بە یەکدەنگی بۆ سەر شەقامەکان فۆرمێکی نوێ لە هەڵوێست وەرگرتن پێشکەوتووە کە لە ئێستادا بۆتە ڕۆژەف چ لە سۆسیال میدیا و چ لە ناو خەڵکدا ئەویش بایکۆتکردنی کاڵا و شتومەکی تورکیە. لە ئێستادا بە شێوازێکی فراوان هەڵمەتەکە دەستی پێکردووە. ڕۆژانە ئەندامانی بەرەی بایکۆت و گەنجانی خۆبەخش بە هەزاران پروشەر بەناو شەقام و بازار و کوچە و کۆڵانەکاندا دابەش دەکەن سەبارەت بە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە بایکۆتکردنی کاڵا و شتومەکی تورکی و فراوانکردنی کەمپەینەکەیان. تۆ یەکێک لە ڕێخەرانی ئەم هەڵمەتە یاخود ئەم چالاکیە ئێوەم ڕاتون چ پەیامێک بگێنن و ئامانجتان چییە لەم چالاکی؟ بەڵێم وەکو چەند گەنجێک لە پای هەستکردنمان بەرپرسیارەتێک بەرامبەر بە وڵاتەکەمان لە پای ئەو هەموو هێرشە ناڕەوایی کە بەرامبەر براو خوشکانمانەکرێت لە ڕۆژاوای کوردستان هەستاین بە سازانی ئەم کەمپینە بۆ بایکۆتکردنی کاڵای تورکی ئامانجشمان لەم کەمپینە لاوازکردنی ئابووری تورکیایە چونکە بەڕاستی هەر پارەیە کە ئێمە ئەیدەین بە کاڵایەکی تورکی لە وڵاتەکەی خۆمانە ئەدرێت بە گولەیەک و ئەندرێ بە سنگی براو خوشکانمانەوە لە ڕۆژ ئاوا. لە شارۆچکەی کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان دەچینە ناو بازاڕ و دوکان و مارکێت و کۆگا و دەرمانخانە و فرۆشگاکان بەسەر دەکەینەوە لە هاوڵاتیان دەپرسین کە بەدەمەوە هاتون و بەشداریکردنی خەڵک لە کەمپینەکەدا لە چه ئاستێکدایە. سڵاو لێبێ وەکو هاوڵاتیەک ئەگەر پێمان بڵێیت کاڵای تورکی بەکارێنی یاخودنا و ئەگەر نا بۆچی؟ سڵاو لێوەش نابدڵنایەوە بەکاری نانم بە هۆکارەکە شێگەڕێتەوە بۆ لەشکرکێشەی کە لەسەر کوردانی ڕۆژاوا هەیە لەلایەن دەوڵەتی تورکیای فاشیستەوە وەکو هەڵوێستێ بەڕاستی وەکو هەڵوێستێکی مرۆڤانە کە بایکۆتی و کاڵام لایەنی ئابووریە وڵاتە کاریگەریەکی نەرێنێ بخێنە سەری چونکی بەڕاستی لایەنی ئابووری گرێدراوە بە لایەنی سیاسی و لایەنی ئاسکەریە وڵاتە و کاریگەری لەسەر دروستەکە وەکو هاوڵاتی خودی خۆم ماوەیەکی زۆرە بایکۆتی کاڵای تورکیم کردووە لە ئێستاشە بەردەوامم هۆکاریشە و دەست درێژی و لەشکرکێشەی تورکیای بۆ سەر خاکی کوردستان لە هەر شوێنێکی کوردستان بێ. ئەمڕۆ هاتم بۆ بازار بۆ شتکڕین چەند پێداویستێکم پێویست بوو ڕۆشتمە دوکانەکانەوە بە زۆری کاڵای تورکی لێبوو بەڵام ئەوانەی کە تورکی بوون نایانم کڕی درکم بەوە کردووە کە تورکیا دوژمنێکی سەرسەختی کووردە و ئێمە ئەو داهاتی کە لە ئێمە ئەو داهاتی کە لە ئێمەوە بۆ ئەوانە مێنێتەوە ئەوان ئەیدەن بە چەک و ئەیبارێن بەسەر ناوچەکانی کورسانە داواکەم لە بازرگانان و حکوومەت چیتر مامەڵە بازرگانەکانیان لەگەڵ تورکیا ڕاگرن. من وەکو ئەندازیارێک لە پیشەکەی خۆشمە هەندێک کارم کردووە کە وەکو بایکۆتێک بێ بۆ کاڵای تورکی لەو قۆناغێکی گەلێک هەستیارە قۆناغی مان و نەمانە گەلی ئێمە لە ژێر جینۆساید و لە ژێر دابەشبوونێکی گەورەدایە پیلانێکی 100 ساڵە لەسەر گەلی ئێمە دەمەشێ بۆیە وەکو وەرکێکی ئەخلاقی بایکۆتم کردو تەنانەت جلەکانیشم زیاتر ئێستا کوردی ئەو خاتە هەر لەبەرەکەم بۆ لە بازاریشا زیاتر جلی لەنگەیە کڕم. لە ناو بازاڕی شارۆچکەکەدا چاومان بە تابلۆی سەر جامخانەی یەکێک لە دەرمانخانەکان کەوت کە لەسەری نووسراوە بە هیچ شێوەیەک مەندووبی دەرمانی تورکی نابینین. دەرمانخانەی قەندیلە یەکێکە لە دەرمانخانە دیار و قەرەباڵغەکان
خاوەنی دەرمانخانەکە ئاماژەی بەوەدا لە سەرەتایی دەستپێکردنی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان کڕین و ساغکردنەوەی دەرمانی تورکیان بایکۆت کردووە. سلام بخیر تورکیا ترکیمانیە تورکیانە نییە بۆکردن باش وازمانیا ینی بایکۆت نەکردو بایکۆت ماکردە بۆ ئەگەر تورکی بێ ئەو نایکردن لە خزمەتەوە ئێوەکو کۆگەکانی ئاوات لە چەند ڕۆژی ڕابردووە لە پەیجی خۆتان لە فەیسبوک ئاماژەتان بەوەدا کە چیتر کاڵای تورکی شتومەکی تورکی لە کۆگەکانتان بایکۆتەکەن. ئەمە سەبارەت بەم ڕاگەاندراوە ڕوونکردنەوەی زیاترمان بدەنێ و لە پایچی ئەم هەڵوێستەتان لەم کاتەیە نیشاندا. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە چەند ڕۆژێک لەمە بەرنووسراوێکمان بڵاو کردێتەوە بەوەی کەوا 80% جلی لە تورکیا نەکڕین بەی شێوەیەک دوایەوە بەدیلمان بۆ هێناوە بەدیل کەوا لە تورکیا هیچ شتێک نەکڕین لە سین و لە تایوەن و لە ڤێتنام بڕین بە وڵاتانە ئینشاڵڵا چونکە ئەمانە بەدیلی هەیە لە تورکیا هەر نییە. ڕۆژانە کە هاوڵاتیان دێن بۆ کڕینی جلوبەرگ یاخود مشتری دێت تا ئێستا هیچ کەس ئەو پرسیاری کردووە کە ئایا کاڵاکان تورکیە یای وڵاتێکی ترن؟ بەڵێ چونکە ئێرە کوردی ڕەسەنن هەمووی چەنەها کەس زیێتە ژوورەوە ئەڵێ کاکە شتی تورکیمان ناوێ بە هیچ شێوەیەک ئەگەر ئین وڵاتی کتر هەیە ئێمە سپاسانەکەین شتی تورکی لێرە بایکۆت کراوە تەواو هیچ کەسێک ناوێ. ئەوەی کە هاوڵاتیان سوورتر دەکات لەسەر بەردەوامیدان و فراوانکردنی کەمپینی بایکۆتکردنی کاڵا و شتومەکی تورکی ئەو لۆژیکەیە کە دەوترێت ئەو پارانەی کە ئێمە دەیدین بە کاڵا تورکیەکان دەوڵەتی تورکیا دەیدا بە چەک و فیشەک و بۆمب و موشک و گەلی کوردی پێ کۆمەڵکوش دەکات. لە ئێستادا هاوڵاتیان دەڵێن ئێمە ئەرکی ئەخلاقی و نەتەوەیی خۆمان پێک هێناوە گەلۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بازرگانەکان لە بەرامبەر بەرپرسیارەتێکی وەها مێژووی و نەتەوەی و ئەخلاقیدا تا چه ئاستێک ڕۆڵی خۆیان دەبینن.